تندڕەوەکانی چاران هەڕەشە لە زەریف دەکەن و ئایەتوڵڵا خامنەییش بێدەنگە. چاران هەرگیز هەوڵی بەدەستێنانی چەکی ئەتۆمی نەداوە. ئێران بڕیاری داوە فشار لە ژنان نەکات سەبارەت بە پرسی حیجاب. ئەگەر ژنان هاتنە سەر شەقامەکانی تاران گوشاریان لەسەر دروست ناکات. دەبینین هەندێک ژن بێ حیجابن، هەرچەندە ئەمە نایاساییە، بەڵام حکوومەت بڕیاری داوە فشار نەخاتە سەر ژنان. ئێمە خواستی دانوستانمان هەیە، بەڵام هاوکات ناشبینە ئامانجێکی یاسان بۆ هیچ کەسێک و لایەنێک. ئەمانەی باسکران بەشێک بوو لە وتارەکەی محەممەد جەواد زەریف، جێگری سەرۆکۆماری ئێران بۆ کاروباری استراتیجی کە لە میانی وتارەکەیدا لە کۆڕبەند یابووری جیهانی داڤۆس لە وەڵامی پرسیارەکانی توێژەری بەناوبانگی ئەمریکی فەرید زەکەریا ئاماژەی پێدا. قسەکانی زەریف لە ئێران هەرایەکی زۆری نایەوە و هەرزوو نوێنەرانی تونداژۆکانی پەرلەمان هاتنە دەنگ و دەستیان بە جنێودان و سوکایەتی کرد بە زەریف، هەروەها داوای لابردنی لە پۆستی جێگری سەرۆک کۆمار کرا. دوا بە دوای وتارە پڕ لە سوکایەتی و هەڕەشەکانی نوێنەرانی تاران لە زەریف و دەوڵەتی پزیشکیان کە لایەنگری دانوستان و ڕێککەوتنن لەگەڵ ئەمریکا، ئیمامانی پێشنوێژی سەرجەم شارەکان ئێران لە ڕۆژی هەینی ئەو هەفتەیەشدا هاتنە دەنگ و ڕایانگەیاند دەوڵەتی پزیشکیان و زەریف ئاگادار بن. دانوستان و ڕێککەوتن لەگەڵ بکوژی قاسم سلێمانی هێڵی سووری ئێمەیە و ئەو کەسانەی بیانەوێت لەگەڵ ئەمریکادا ڕێکەوەن مشت لە دەمیان دەدەین و هەر لەم ئاراستەیەشدا ژمارەیەکی دیکە تونداژۆش بە کفنی سپیەوە لە شەقامەکانی تاران و مەشهەددا دەرکەوتن و ئەمجارە جیا لە پزیشکیان هەڕەشەی توندیان لە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی دەستگای دادوەری ئێران کرد و ڕایانگەیاند ئەگەر بیانەوێت لە بەرامبەر قسەکانی زەریف بێدەنگ بن بە دڵنیاییەوە پەرچەکرداری توند و چاوەڕوان نەکراویان لە ئاست ئەمانیش دەبێت. لەم بارەوە پرسیاری سەرەکی ئەوەیە، بەڕاست ئەگەری ئەوە هەیە زەریف و وەزارەتی دەرەوەی ئێران بێ گڵۆپی سەوزی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی باس لە دانوستان و ڕێکەوتن لەگەڵ ڕۆژئاوە و بە تایبەت ئەمریکادا بکەن، ئەگەر ڕێبەریش ڕێگای داوە ئەی تونداژۆکان بۆ ئاوا دەستیان بە تانە و جنێودان و تەنانەت هەڕەشە و کوشتنیش کردووە. پێش ئەوەی وەڵامیان پرسیارە بدرێتەوە دەبێت بزانین لە ئێستادا دەسەڵاتی سیاسی ئێران گەیشتۆتەوە بڕوایەی کە کێشەی ئابووری تەنگی بە خەڵک هەڵچنیوە و لاگەری درێژەکێشانی زیاتری قەیرانی ئابووری و قوڵبوونەوەی ئەم قەیرانە لەلایەکەوە و بەردەوامی وشارەکانی ئەمریکا و ڕۆژاوە لەلایەکی دیکەوە دوور نییە ناڕەزایەتیەکان پەرە بستێنێت و ئەم جارەی تر دۆخەکە بە هیچ کەسێک کۆنترۆڵ ناکرێت. بەمەش کۆماری ئیسلامی ئێران بەرەو ڕووخان و هەڵدێر بڕوات، بۆیە ڕێککەوتنی ژێربەژێر لە ئێستادا وەک فریات ڕاست تەماشا دەکرێت. جیا لەمەش دەسەڵاتی تاران گەیشتۆتەوە بڕوایەی کە ئیدارەی ئەم جارەی ترەمپ و هەروەها ڕۆژاواش ئیتر بەم چەشنە سیاسەتکردنەی ئێران ڕازی نەبن و بە دڵنیاییەوە ئەو پەڕی وشاری سیاسی و ئابووری دەخەنە سەر ئێران. بۆیە دەوڵەتی پزیشکیان و بە تایبەت زەریف وەک شارەزای دانوستان و هەروەها وەزیری دەرەوەی ئێران ئەو پەڕی هەوڵی خۆیان بۆ کردنەوەی دەرگای دانوستان و ڕێککەوتن وەگەڕ خستووە و ڕێککەوتن وەک تاکە چارەسەر سەیر دەکەن. کەواتە دۆخی ئێستای ئێران ئەوەندە شپرز و شەڵەژا و کاولە کە چەندیان ڕێککەوتنی ژێربەژێر دەتوانێت وڵات لەم دۆخەنا لەبارە ڕزگار بکات. هەر بۆیە پێدەچێت ڕێبەری باڵای سیاسی ئێران ئایەتوڵڵا خامنەیی مۆڵەتی بە زەریف و وەزارەتی دەرەوە دابێت کە بیر لە دانوستان و ڕێککەوتن لەگەڵ ئەمریکادا بکەنەوە. لەمڕۆوە بێگومان ئەوە ئایەتوڵڵا خامنەیی بوو کە ڕێگەی داوە بیر لە وێستگەکانی تەسلیم بوون، چۆکدادان، ملکەچی و ڕێککەوتنی ژێربەژێر لەگەڵ ئیدارەی ترەمپ بکەنەوە. بەڵام وا پیشان بدرێت کە ڕێبەر بەمە ڕازی نییە، لەبەرەوەی هیچ وەڵامێکی بۆ لایەنگرانی خۆی لەم کاتەدا پێ نییە. بۆیە بێدەنگی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر سوکایەتی و هەڕەشەی توندڕەوەکان لە لایەنگرانی دانوستان و ڕێککەوتن واتە لە زەریف و دەوڵەتی پزیشکیان دەتوانێت ئاماژە بێت بۆ دوو خاڵی سەرەکی. یەکەم بەدڵنیاییەوە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران واتە ئایەتوڵڵا خامنەیی باش دەزانێت و لەوەش بە تەواوەتی دڵنیا بۆتەوە کەمانەوەی کۆماری ئیسلامی و تەنانەت مسۆگەربوونی جێنشینی موجتەبای کوڕی بۆ ڕێبەرایەتی ئایندەی کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی ڕاستەوخۆی بە دەربازبوون لە قەیرانی ئابووری و مەترسی هێرشی ئیسرائیلەوە هەیە. ئەم قەیرانەش چارەسەر ناکرێت مەگەر لەگەڵ ڕۆژئاوا و بە تایبەت ئەمریکادا ڕێککەون. لێرەوە بە دڵنیاییەوە ئایەتوڵڵا خامنەیی بە شڕوپڕی ئاگاداری سەرجەم هەڵس و کەوت و جوڵەکانی زەریف و تیمی لایەنگری دانوستان و ڕێککەوتنە لەگەڵ ڕۆژئاوا و ئەمریکا. دووەم خامنەیی نزیکەی 30 ساڵە دژایەتی ئەمریکا دەکات. نزیکەی 30 ساڵە وەک پاڵەوانی دژایەتی ڕۆژئاوا و ئەمریکا خۆی پیشان دەدات. گرنگتر لەوەش
قاسم سلێمانی گەورەترین و خۆشەویستترین فەرماندەی بە فەرمانی ترامپ کوژراوە، بۆیە نایەوێت لام ئاخر و ئۆخرەی تەمەنیدا ناچار بکرێت ڕێککەوتن لەگەڵ ترامپ و بکوژی فەرماندە خۆشەویستەکەیدا بکات. گرنگتر لەوەش بە دڵنیاییەوە خامنەیی بیر لەو ئەگەرش دەکاتەوە ئەگەر هاتوو ترامپ بەم ئاسانیە ڕازی نەبوو لەگەڵ ئێران دانوستان و ڕێککەوتن بکات، ئیتر ئەوە بۆ ڕێبەر ئێران بەمانەی ئابڕووچوونە، بۆیە ئەستەما ئایەتوڵا خامنەیی خۆی توخنی پرسی ڕێککەوتن بکەوێتەوە. کەواتە خامنەیی دەیەوێت لە ژێرەوە زەریف و وەزارەتی دەرەوە هان بدات، بیر لە دانوستان و ڕێککەوتن بکەنەوە بۆ ئەوەی لەم ڕێگەوە هەم سیستەمی کۆماری ئیسلامی بپارێزرێت و هەمیش زەمینەی جێنشینی موژتەبای کوڕی مسۆگەر بکات. لە ژێرەوەش لایەنگرانی هان بدات باس لەوە بکەن کە ئەمە حیکمەتی ڕێبەر بوو ترامپی ناچار کرد با ڕێککەوتن لەگەڵ ئێراندا. لالایەکی دیکەشەوە بڕیاری داوە لە بەرامبەر سوکایەتی بە زەریف و لایەنگرانی ڕێککەوتندا بێجەنگ بێت، بۆ ئەوەی ئەگەر هاتوو دانوستانەکان شکستیان هێنا یان ئەمریکا ڕازی نەبوو بە ڕێککەوتن و دانوستان، ئەو کات ئایەتوڵا خامنەیی باس لەوە بکات کە ئاگاداری ئەم دانوستانە نەبووە. لێرەوە دووبارە وەک پاڵەوانی دژایەتی خۆی نیشان دەدات و بە شانازیەوە باس لەوە دەکات حەق بە من بوو کە هەرگیز ئامادەی ڕێککەوتن نەبووم لەگەڵ شەیتانی گەورە. لێرەوە لایەنگرانیشی دووبارە باس لە حیکمەتی ڕێبەر دەکەنەوە. بەگشتی مێژووی ڕێبەرایەتی ئایەتوڵا خامنەیی لە ئەم ماوەیەدا ئەمەی نیشان داوە و بە تەواوەتی سەلماندوویەتی کە خامنەیی هیچ کاتێک ئامادە نەبووە کەمترین هەڵە و شکست لە ئەستۆی خۆی بگرێت و لە بەرامبەریشدا چی سەرکەوتن و شانازی بووە لەلایەن لایەنگرانیەوە بە نێوی خۆیەوە تۆماری کردووە و وەک حیکمەتی ڕێبەری نیشاندراوە. بەڵام ڕەوتی ڕووداوەکان وان نیشان دەدات ئەمجارە پرسەکە جیاواز و ئەستەمە، بەم ئاسانیە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی لەم مەترسی ڕزگاری ببێت و جارێکی تر لایەنگرانیشی باس لە حیکمەتی ڕێبەر بکەنەوە.